زۆرن ئەو گۆرانی بێژانەی لە کوردستان یەکەم ئەزموونی هونەری خۆیان ئەنجام دەدەن و بەرهەمێکی هونەری بڵاو دەکەنەوە. لەم نێوەندەشدا گۆرانی بێژی لاو ڕەوەن جەمال یەکەمین بەرهەمی هونەری خۆی بە ناوی بادەی دەستی تۆ بڵاو کردەوە. بادەی دەستی تۆ لە هۆنراوی حەسیب قەرەداغیە و لەلایەن هونەرمەند دیاری قەرەداغیەوە ئاوازی بۆ دانراوە. لە ئێستادا لە چاناڵی تایبەتی ڕەوەن جەلال ئەم بەرهەمە بڵاو کراوەتەوە. هەر کە بادەی دەستی تۆم دی دەرکیتەو بە موارمە باڵیان دێشەم کراوە و شەوقی شعرم تیاجمە. هەر کە بادەی دەستی تۆم دی دەرکیتەو بە موارمە باڵیان دێشەم کراوە. بەرهەمی بادەی دەستی تۆ یەکەمین بەرهەمی هونەری من ئەبێت ولەوە پێش هیچ کارێکم نەبوو و ئەمە ئەبێت یەکەم کاری من و خاوەندارێتی یەکەم. ئاوازی گۆرانیەکەم لەلایەن هونەرمەند و مامۆستامەوە مامۆستا دیاری قەرەداغیەوە بۆ دانراوە و شعرەکە شعرێکی کلاسیکە و شاعیر حەسیب قەرەداغیە. دابەشکردنی مۆسیقاکەشی لەلایەن مامۆستا بڵند قەرەداغیەوە بۆ کراوە و کاری میوزیکەکەش لەلایەن لاو لەتیف و مامۆستا بڵند قەرەداغیەوە بۆ کراوە. ڤیدیۆ کلیپی بۆ کراوە و لۆکیشنی ڤیدیۆ کلیپەکەمان لە کارگەی جگەرەکە بووە و بەخواستی خۆمان شکڵەکە دروست کراوە لەو شوێنەی کە ویستومانە. بەڵێ دوای ئەم کارە بەرهەمێکی ترم ئامادە ئەبێت لەمە ئایندەیەکی نزیکدا کە تێکستەکەی شاعیر و نووسەری بەناوبانگ ئەحمەد محەممەد دەبێت و ئاوازەکەشی لەلایەن هاوڕێ خۆشەویستم سرود ئیسماعیلەوە دانراوە و لەوان کە ئامادەکاری بۆ کلیپەکە بکەین و ڕیکۆرد بکرێت. ئەو فکرێشم لە مێشکایە و ئەمەوێت بۆ نمونە وەکو هەموو کەسی کە ئەبێ ڕێچکەیەکیان بۆ من لەژێر کاریگەری هونەرمەندەکان زۆر بەمان منیش پێم خۆشە کە بەرهەمەکان زیدوو بکرێنەوە و بدرێنەوە بەگوێی خەڵکا بە دەنگێکی تازە و بە ستایلێکی تازەوە. هەر کە بادەی دەستی تۆی دەرکیتەو بە موارمە باڵیان دێشەم کراوە و شەوقی شعرم تیاجمە شەوقی شعرم تیاجمە.